سڵاو بەڕێزان، من هاوقەڕسکن بەڕێوەبەری گەلێری شانزەر لە هەولێری پایتەخت ومێد دەکەم هەمووان پابەند بین بە ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی و لانی پەیوەندیدار بە مەبەستی پاراستنی جانی ئێمە و گشتاو نیشتیمانیان کەواتە ئێمە هەمووان پابەند دەبین و لە ماڵەوە دەمێنینەوە. من هونەرمەندی شێوەکار فەیسەڵ عوسمانم، پابەندم بە تەواوی ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی بۆ خۆپاراستن لە نەخۆشی کۆڕۆنا و تەندروست باشی ئێوەش و هیوادارم هەموو خەڵکی کوردستانیش پابەند بن بۆ ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی و بڕیارەکانی وەزارەتی ناوخۆ، چونکو هەردەم خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن. و من لێرەدا بە دەرفەتیشی دەزانم کە ئەو ماوەیە کە لە ماڵەوەمە زیاتر خەریکی وێنە کێشامم، زۆر تابلۆی تازم بە ڕەنگی ئاوی کێشاوە کە دەبێتە پرۆژەیەک بۆ لە داهاتوودا بۆ پیشانگە بە هیوای تەندروستێکی باش بۆ هەمووان. هاونیشتیمانیانی بەڕێز، تۆ لە ماڵەوە بە کۆڕۆنا هەرگیز لە دەرگات نادات تاکە چەک بۆ بەرەنگار بوونەوە و خۆپارێزیمانەوە لە ماڵەوەیە ورەت بەرز بێت و ڕێنماییەکان جێبەجێ بکە. ئەم جارە پێکەوە لەگەڵ سەرجەم مرۆڤایەتی جەنگەکە دەبینەوە.